بۆ مەبەستەش بۆ ئەم گەشتە میوانداری بەڕێز مامۆستا فوئاد سەڕاج نووسەر و ڕۆشنبیرمان کردووە بۆ قسە و باسکردن لەسەر گرنگی بەشداری کورد لە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بە تایبەت لە کەرکووک و ناوچەکانی دیکە. مامۆستا زۆر بە خێراتی زۆر سپاس بۆم دەرفەتە. سپاس مامۆستا لە دیدی جەنابتانەوە کە ساڵانێکە با قەڵەمەکەتان باز لە دۆزی کورد باز لە مافەڕەواکانی کورد دەکەن بە تایبەتی لە چوارچەوەی عێراقیشدا. بە دیدی ئێوە تا چەند گرنگە کورد و ئەو شوێنانی کە کورد تێدا نیشتەجێن و مافی دەنگدانیان هەیە بە تایبەت لە کەرکووک و شوێنەکانی دیکە بەشداری پرۆسەی دەنگدان بکەن؟ لە سەرەتا ئەمێ بڵێن ئەبێ کوردستانیانە بیرکەینەوانێ و هیچ شارێک و پارچەیەکی کوردستان و لە یەکتی گیانەکەینەوانێ. تەمان پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراتیانە و ئازادانەیە لە هەموو وڵاتانی دنیا ئەکرێ. بەڵام ئایا تۆ پرۆسەی هەڵبژاردن لەژێر سایەی ڕژێمێکی شۆڤێنی مەزهەبیە دەتوانی بە ئامانجەکانی خۆت بگەی؟ ئایا تۆ ئەتوانی لە دوای ئەوەی کە تۆ چووی عێراقی هیوا و ئاواتی دروست کردووەتەوانە تێگەی بچێ گرنگیەک هەبوو کە تۆ پاشە ڕۆژێکی وا تاریک نەبینی یاخود ئەگەر بێی خاکی کوردستان چۆن ئەخرێتە ناو مادەوە مەکو مادەی 50 یا مادەی 140 ئەمە ئەو ئاسەوانانە بە ژێڵێکی سایبینی. باشە مامۆستا سەرەڕای ئەم تێبینیانە تا چەند گرنگە ئەمڕۆ کە هەڵبژاردنێکی چارەنووسازە کورد بەشداری پرۆسەکە بکات و نوێنەرە کوردەکانی بنێرێتە ئەنجومەنی پارێزگاکان. ئێمە خۆمان لە ناو ئەنجومەنەکانە بووین بەڵام بەداخەوە ناکۆشیەکان وای لێکردین و پەراوێزیان خستین و پەروازە بووین کە نەمانتوانی ئەدایەکی نەتەوایانە و نیشتیمانیانە پێشکەشکەین. لەگەڵ ئەوەشا کە ئەمڕۆ لە 16 ئۆکتۆبەرەوە وەزعانە ڕوویەوە کوردی ستەمدیدەی کەرکووک و دەوروبەر و بەخانەقین و تووسخورمات و ئەو شوێنانەی کە داگیرکران و سوتێنران و خەڵکی تیا ڕاوراو وە لێ شاوی تعریبێکی زۆر تێگەی کە ئەتوانی بڵێن ئێمە لە سیەکانەوە تا پەنجاکان و تا هەفتاوەشتاکان و بەڕژێمی باسیشەوە نەیتوانی وەکو ئێستا ئەو دەورە ببینێ. دێگەی تۆ حتا مادەی 140 پادە داوە بۆ خەڵکی کە هاتوو عەرەبی هاوردەی ناوە بۆ هەم دیسان گەڕاوەتە و کوڕەزا و کچەزاش هێناوە و شاڵاوی کولەشیان بەرەو شاری هەولێر و سلێمانی و شوێنەکانی کە هاتووە. باشە بەشداربوون من ئەمەی مامۆستا گرنگە کورد بەشدار بێت. تامان تۆ بتێ نەخێوێ هەندێشە چارەسازە و ئەگەر هەرچەنە خەمە هەبێ هەرچەندێک مەسەلە تەریبی هەرچەندێک یعنی بەندەست بی ئەبێ تاچی کورد زۆر وریا وشیار بێ ئەوە وەکو جۆمان لێ لەو خەڵکانەی کە ئەچن بۆ دەنگان هەر تۆتی دوێنێ دیقەت بە پەلاماری مەسەلە تۆبزاوایان ناوە پەلاماری پەلکانایان پەلاماری ئەوان ئەو کوردەی لێوێ جەنگاوەرێ پێشمەرگەیە شۆڕژگێرە ئەو کوردانە و کە سوکاریان و ئەوانشی لە دەوروبەری شارەکانی تران پێویستە بچنەوە دەنگ بن بەرامبەر ئەو ڕێبازە شۆڤێنەی کە ئەمانەی گرتوانەتە بەر وەڵاممان هەبێ. ئەگەر وەڵامن نەبێ ئەو وەقین حەزیایەک دەمی کردوێتەوە ئەو خوا یعنی بەیانی کەرکووکی تاواو کردێتە سەر سلێمانی یەتە سەر هەولێر کەواتە تۆ ئەبێ ئەژنەدەی تۆ هەر لە جەبەل حەمرینەوە تێگەی وەکو چۆن ماوت لە زاخۆ تاکو خانەقین لە شوێنانەوە ئەمە کوردستانە یعنی ئەمە مزایدەی لەسەر ناکرێ ئەگەر هەڵەیەکیشمان کردبێ بێ ڕاستی کەینەوانێ دێگەی پێویستە هەر تاکێش کورد لە هەر ماڵ و کوچە و کۆڵانێکا بێ هەر بیر و باوڕێکیە بێ هەر سەر بە هەر حیزبێ بێ ئەمە مەسەلەی قەومیە. باشە مامۆستا تا چەند گرنگە ناکۆچیەکان لەم ڕۆدا کە خۆتەزانی وا چەند کاژمێرێکی ماوە بۆ پرۆسەی دەنگدان وەلا بنرێ و کێشە و کەم و کورتیەکان وەلا بنرێن تەنها ئەمڕۆیە کە کورد دەتوانێت چارەنووسی خۆی بۆ هەڵبژاردنێک کە گرنگە بنوێنەرەکانی بێرێتە ئەوێ بۆ چەند ساڵێک دیاری بکات تا چەند ئەمە بە گرنگ دەزانی ئەوە خۆی گرنگێکی زۆری هەیە چەنە ئەگەر خوا نەخواستە شتێکی ڕووبە مانای ئەوە نییە تۆ بێ خاک و بێ ئاو و بێ نەتەوەی تۆ بتێنێتێ بە نەخشە و بە هەموو ژیان بینیەکەوە کەرکووکیش و حتاکو ئەتوانی بڵێ علی غەربی و علی شەرقی و خانەقین و مندەلی و چۆکەمی کوردستانە چۆن ئەڵێ کرماشان کوردستانە ئەمەد کوردستانە قامیشلۆ کوردستانە کەرکووکیش کوردستانە مزایدەی لەسەر ناکرێ پرۆسەیە کە هاتووە کابرایە مەجموعەیە گاتووە کە ئەمریکا پرۆسەی ڕزگاریە هاتوونەمان دەسەڵاتیان گرتووەتە دەست بەڵام لەباتی سوود لەو ڕژێمانەی پێشویان وەرگرن خراپتر هاتوونەتە پێش بۆیە
ضرورە هەموو تاچێکی کورد وخۆ ئەمە نهایەتی کوردبوون نییە یعنی بڵێ وڵای کورد دەرنەچوتێ کەرکووکمان لەدەست دەرچوو گرنگەکە ئەوەیە تۆ ئەو لێ شاوی داگیرکردن و تعریبکردن و ئەوانە کە زوو تەبعیز بوو وانە وەتاجیری لەگەڵا بوو ئێستا ئەبێت تۆ قەلغانی بەرەنگاری و خۆڕاگری و چوونە پێشەوە بکەی بۆ ئەوی بڵێ هەرچەندە ئێوە کولن ئێمە هەنگین بۆ خاکی خۆمان هەنگوینەیەن ئێمە پەپولەین ئێمە پێشمەرگەین ئێمە هیچ هێزێک جامان ناکاتەوە لە کەرکووکە پێگەی و ئەگەر یەک گۆڕی یەک کوردیش نەمێنێ کەرکوو هەروە کوردستان وەکو بەرزانی فەرمیێتی باشە مامۆستا دوای تێپەڕبوونی چەند کاتژمێرێک بەسەر پرۆسەکەدا ئەوەی کە دەیبینین لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە و ئەو دەنگدەرە کوردانەشی کە قسەیان بۆ کوردستان 24 کردووە بە تایبەت لە کەرکووک و ناوچەکانی دیکە جۆش و خڕۆشێکی گەرمی کوردانە دەبینی ئەمە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە جارێکی دیکە بسەلمێنرێتەوە ئەو ناوچانەی کە دەگوترێت ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێمی کوردستانن کوردبوونیان جارێکی دیکە بسەلمێتەوە ئەوە خۆی بەسراوەتەوە بۆ هەسەنەتەوەی و نیشتیمانیەوە کە لە مێژەوە لە ناخی کووردە ڕواوە یعنی کار کاتێک کە تووشی گرانباری بوو یا تووشی نەمەئەساد بوو یا تووشی ئەو جینۆسایدانە بوو کە لایەن داگیرکەرانی کوردستانەوە کرێ ئەو لە باتی ڕاکە نە بەرگریەکە ئەو خۆی ئەسەپێنێ ئەڵێ تو هاتووی ماڵم داچیلەکەی تو هاتی سەرۆت و سامانم لێ سەنیتەوە تۆ هاتووی ئازادیم لێ وەرەگریتەوە منش پێم قوبوڵ نییە ئەوە ئەو شتانی کە لە پەلکانە و سەرگەران و مەسەلا تۆرزاوە ئەوانە ڕوەیە ئەوە نوقورشانەیە کە پێ دەڵێ ئەبێ بڕۆی بەڵام ئەو خۆڕاگرانە ئیسپاتەکەن کە بەجێی ناڵن چونکە کەرکووک کوردستانە و دەوروبەریشی کوردستانە و کورد بە هەر جیز بەم داگیرکەرە شۆڤێن و مەزەبیانە نافۆتێ بۆیە بەشدارکردنی هەر کوردێک لە نێر و لە مێ لە کوڕکاڵانمان بەشداریان مانای بوون و سەلماننی مافی ڕەوای نەتەوەیمە لە خاکی کەرکووکی کوردستان دەستخۆش مامۆستا زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا فواد سەرراج نووسەر و ڕۆشنبیر کە لە ستۆدیۆ کراوی کوردستان 24 تایبەت بە پرۆسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لەگەڵ مامی بەڵێ سنوور من دەگەڕێمەوە بۆ لای ئێوە بۆ درێژەدان بە ڕووماڵی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق.